لاری چوونی قۆناغی 16 خولی خوار 21 ساڵانی عراق تیپی سێبەریانەی هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەجەف کرد. هەردوو تیپ لە سەرەتاوە ئامانجیان تۆمارکردنی گۆڵێکی خێرا بوو. لە ئاخولەکی 15 موئەمیل ئەحمەد توانی تیپی خوار 21 ساڵان یانەی نەجەف بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێش بخات. لە ئاخولەکی 44 ئەیمەن لوئەی ئەنجامەکەی بۆ تیپی میوان دوو هێندە لێ کرد. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم هەڤاڵ فەهد جیاوازیەکەی کەم کردەوە و گۆڵ یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. لا نیوە دووەم لەگەڵەوەی تیپی خاوەن ماڵ تۆپی زیاتر لەدەست بوو، بەڵام تیپی سێبەریانەی نەجەف دەرفەتی گۆڵی زیاتر بوو، مەترسیدارتر دەردەکەوتن. لە ئاخولەکی 77 هەڤاڵ فەهد گۆڵی دووەمی خۆی و تیپەکەی تۆمار کرد و ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریان لە پێش بوو، کۆمەڵێک دەرفەتی ئاسانی گۆڵیان لەدەستدا، بە تایبەت هەولێری خاوەن ماڵ هەر بۆیە یاریەکە بە 2 گۆڵ بۆ هەر لایەکیان و بە یەکسانی کۆتایی هات. بەڕاستی فرسەمان زۆر چوان لە یاریەکە شایستەی برنەوە بین، بەڵامەوە قسمەتی خۆیە کە تەعادل بووین 2-2. ئیشاڵە لە یاری دابێتن، یاری چونمان وایە لەگەڵ نەجەف ئیشاڵە لەوێندەر تەحویزی یاریەکەی دەکەینەوە، لەوێندەر ئیشاڵە 3 خاڵی یاریەکە بەدەست دێنین بە برنەوە ئیشاڵە دەگەڕێنەوە یاریەکە. الحمدلله قدمنا مباراة طيبة. سوپاس بخوا یاریەکی باشمان کرد. یەکسانی لە بەرژەوەندی ئێمە بوو. هەولێر تیپێکی باشی هەیە و خاوەنی نازناوە و لە یاریگای خۆی بوو. گەشتمان کردبوو ماندوو بووین، باشتر دەرکەوتین و دەرفەتی زۆرمان لەدەستدا، بەڵام سوپاس بخوا. بەم ئەنجامە هەردوو تیپ لە یاری گەڕانەوە پێویستیان بە سەرکەوتنە بۆی بگەنە قۆناغی چارەجی کۆتایی. یاریەکە هەینی لە نەجەف ئەنجام دەدرێت. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.